بینەرانی عزیز سڵاوتان لێبێت من یادگار فایقم ئەم شەو لە شاری هەولێری ئەزیزەوە لەگەڵتانە بم بۆ پێشکەشکردنی باسی ڕۆژ. باسی ڕۆژ دوو تەوەر لە خۆگرێت لە تەوەری یەکەمە لە بەغداوە میوانەکەمان لەگەڵا بێت کاک ئاریاز عەبدوڵڵا ئەندامی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان. بێگومان ئێوەی بینەرانیش ئاگادارن کە ئەمڕۆ لە سەرداوای موقتەدا سەدر لە سەربانگەشتی موقتەدا سەدر وەکو خۆیان ئەڵێن خۆپیشاندانێکی ملیۆنی لە بەغدا ساز کراوە و کۆمەڵێک داواکاریتیا خراوەتە ڕوو. ئێمە مەبەستمانە قسە لە سەر خۆپیشاندانەکە بکەین، قسە لە سەر هەڕەشەکانی موقتەدا سەدر بکەین کە ئاماژەی بەوە داوە هەنگاوی داهاتویان بەهێزترە بێت و ناهێڵن خوێنی شەیدەکانیشیان بە فیڕۆ بچێت وەکو ئاماژەشی پێدراوە تا ئەم ساتە لە خۆپیشاندانەکە 7 کەس کوژراون و 350 کەسی دیکەش بریندار بوون. ئێمە مەبەستمانە ئەم شەو لەگەڵ کاک ئاریاز عەبدوڵڵا باسی خۆپیشاندانەکە بکەین، بەڵام ئەمانەوێت پەیوەستی بکەینەوە بە دۆخی کورد لە بەغدا و تا چەندە ئەم خۆپیشاندانانە ئەکرێت وەکو پەیامێک وەکو کۆمەڵێک پێدراو کورد سوودی لێ ببینێت و داهاتووی خۆی لەگەڵ عێراقدا باشتر و ڕوونتر ببینێت. من زیاتر ناڵێم لە پێشەکێکە ڕۆمەلای میوانەکەم. سڵاو ئەم کاتت باش کاک ئاریاز، وەکو پرسیارێکی تەقلیدیەمەوێ بەوە دەست پێ بکەم خۆپیشاندانەکەی ئەمڕۆ خوێندنەوەتان چییە بۆ خۆپیشاندانەکە و ئەوەی دەی ئێوە داواکە ینی ئەوەندەی ئاگادار بن بۆچی داواکاری خۆپیشاندەران زیاتر لە گۆڕینی دەستەی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانە زیاتر تۆخ بۆتەوە و باس لەوە شەکرێکە لە دوای نیسانی 2016 چەندین خۆپیشاندانی تر لەلایەن ینی گروپەکانی سەر بە موقتەدا سەدرەوە ئەنجام دراون، بەڵام ئەوتری ئەمەیان جیاوازتر بۆ گەر جەنابتان ئاگادارترن بینەران لەو زانیاریانە ئاگادار بکەنەوە. زۆر سپاس. بێگومان ئەمڕۆ خۆپیشاندانەکە گەورە بوو و تونند و توژیشی تێکەوت تونند و تیژەکە چ لایەن خۆپیشاندەرانەوە چ لەلایەن دام و دەستگاکانی ئاسایش یەکێک لە دروشمەکان یاخود دروشمە سەرەکیەکەی ئەو خۆپیشاندانە گۆڕینی دەستەی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراقا. ئەو داواکاریە دەمێکە لەلایەن تەیاری سەدری پێشکەش کراوە و پێی لەسەردا دەگرێن و هەر ئەوەنە ئەوان داوای گۆڕینی یاسای هەڵبژاردنیش دەکەن و ماوەیەک پێش ئێستا لە ڕێی فراکسیۆنەکەیان لە ناو پەرلەمانی عێراق پرۆژەیەکی موقتەدا سەدر خوێندرایەوە کە داوای گۆڕینی یاسای هەڵبژاردنەکە. ئەوان گومانیان دیارە بەشێکی لەوەیە گومانیان لە ئەو دەستەیە پێیان وایە ئەو دەستەیە بۆ لایەنێکی دیاریکرا و کار دەکا یاخود لەژێر کاریگەری ئەوانە و لە ڕابردوو وەکو خۆیان ئەڵێن ئێمە تەجروبەمان هەیە. خاڵێکی تریشیان ئەوەیە کە ئەوان ململانیان لەگە ئەولایەنە هەیە واتە بەڕاشکایی بڵین لەگە دەوڵەتی قانون لە ململانێدان لەگەڵ بواتە ململانەیەکی تۆم لە نێوان سەدر و مالیکی هەیە. کاگاریێزەکە ئێمە تەنها وەکو ململانەیەک کۆمەڵێک دەرەنجامی سادە و ساکاری ململانیەکان سەیری بکەین یان داواکاریەکانی ئەوانەی لەسەر داوای موقتەدا سەدر هاتوونەتە سەرجادە داواکاریەکانیان ڕەوایەتی تایە؟ ینی کامەیان ئایا تەنها ململانەیە یان داواکانیان ڕەوایەتی تایە و مادام خۆی بزانە داواکە مادام داوایەکە خۆپیشاندانە و بە شێوازێکی مەدەنیبی هەر داواکاریەک ئاساییە کرێ بڵێن ڕەوایەتی تێدایە، بەڵام ئەوان ئەو ململانەیەن هەنگومانیان لەو دەستە هەیە و بۆ ئێستا بەو شێوەیە دێنە سەرجادە چکە پێیان وایە ئەگەر لە ئێستادا گۆڕانکاری نەکرێت لەو دەستەیە کاتێک کە هەڵبژاردنەکان نزیکە بیتۆ ناتوانێت بکرێت واتە ئەگەر چەند مانجێک بمینێ پێ واتە کە ڕۆژی هەڵبژاردنەکە دیاریکرا ئەوان ناتوانن لەبەرەوەی ئەو دەستەی ئەڵێن خەری ئامادەسازی کردیە و ئامادەکاری کردیە و ناتوانین حکوومەت ناتوانێت بیگۆڕێ و تا کۆم دەستەیەکی تردێ و خۆی ئامادەکە زۆری ئەوێ بۆیە پێداگریەکەن لەسەر ئەوە واتە پەیوەندی بە داواکاریان هەیە بۆ گۆڕینی ئەو دەستە چکە گومانیان هەیە ئەوان گومانیان هەیە یا پێیان وایە ئەگەر ئەو دەستەیە بگۆڕێ گۆڕانکاری لە ئەنجامەکانی هەڵبژاردنەکبی و ئەوان هەر ئەوە ناوکو خۆتان زان لە ماوەی ڕابردوو داوایانە کرد حکوومەت بگۆڕێ و حکوومەتێکی تەکنۆقرات بێتە ینی پێک بهێندرێ داوای نەکرد سەرۆکی کۆمەڵێک وەزیر بگۆڕێن و وەزیری تەکنۆقرات بێن ئەوان داوا دەکەن کە پێویستە
حکوومەتەکە حکوومەتێکی بێلایەن بێ کۆمیسیۆن بێلایەن بێ هەموو ئەو شتانی ئەوان داوا دەکەن لە ڕووی پرانسیپیەوە ڕەنگە ڕاست بی یا بۆ نمونە کۆمیسیۆن بێلایەن بێ بەڵام ئەگەر لە ڕووی واقعیەوە سیرکەی ئاسان نییە تۆ ئەمڕۆ لە عراق کۆمیسیۆنێک بینی بڵێ ئەم کۆمیسیۆنە 100% بێلایەنە و ئەندامەکانی سەر بە هیچ حزب و پارتێکنین لە کۆتاییدا ئەو کۆمیسیۆنەش بگۆدرێت کۆمیسیۆنەکەی تر لەلایەن پەرلەمانەوە دەستنیشانەکرێت و پەرلەمانیش لە ژێر کاریگەری حیزبەکاندایە واتە هەر ئێمە لە پەرلەمان جارێکی تر کەسەکان دەستنیشانەکەین دەنجیانە دەینەوە دەنگدانیش بە پێی ڕێژە و بە پێی کاگارێتی پێک هاتەکانی عراق دەبێتن بۆیە ئەوان باش بڵێ کاگارێز ینی ئەمەوێت ئەو وەڵامی ئەو پرسیارە بەڕوونی وەربگرمەوە ینی ئەم داواکاریانە ئەم خۆپیشاندانانە کە ئەکرێت لە ڕابردوودا و ئەم ڕۆژ دووبارە سەر لە نوێ دەستی پێکردوێتەوە تەنها خۆپیشاندانە و وەکو خۆپیشاندانێک مامەڵی لەگەڵەکرێ یاخود مقتەدا سەدر هەژمون و هێزی و هێز و دەسەڵاتی ئەوەی هەیە کە لە عێراق بتوانێت کە شتێکی ویست گۆڕانکاری تیا بکە گوێی لێ بگیرێت ئەوێ گوێی لێ بگیرێت لە ڕابردوشدا هەندێک جار گوێی لێ گیراوە ئەوە تاقیکردنەوەیە ینی تاقیکردنەوەی هێزی خۆیەتی لە مەدان خۆ لە ماوەی ڕابردوو شووا بووە بەڵام ئێمە گەر مێژووی بزوتنەوەی سەدری سیرکە یان تیاری سەدر سیرکن بە ڕێبەرایەتی بەڕێز مقتەدا سەدر لە دوای 2023 تا ئێستا هەروە بووە بزوتنەوەیەکی چالاک بزوتنەوەیەکی هەمیشە ناڕازی هەمیشە ئەیانەوێ داواکاریەکانی خۆیان خواستەکانی خۆیان بسەپێنن خۆن فراکسیونێکی گەورەیان لە ناو پەرلەمان هەیە ئەکرێت لە ناو پەرلەمانەوە ئەو فراکسیونەکەیان بەگەڕ بخەن بەڵام ئەوان تەنیا پشت بە فراکسیون نابستن واتە لە ڕێی شەقامەوە لەسەر جادەوە ئەیانەوێت داخوازیەکانیان جێبەجێ بکەن من ئەگەر لە ڕووی لە ڕووی دیموکراسیەوە کارێکی باشبی بەس لە ڕووەکەی تریشەوە هەر کەسێک بێ و لە جادەوە داوا و داخوازەکانی خۆی بەو شێ بسەلمێنی لە کاتێکدا کە پەرلەمانێکی کارای و ئەوان فراکسیونێکی کاریگەریان هەیە ینی کارێکی ئاسان نابێ پێتوانە بێ هیوا بوو بێت لە پەرلەمان خۆی بەهێزکاتەوە خۆی ڕێک بخاتەوە لە ئێستاوە نابۆ بێ هیوا بۆ ئێستا پەرلەمانەوە ینی ئەو کار لەسەر ئەوەی دەکات لەسەر ئەو کەسانی کە لەسەر کاندیدەکان واتە کۆمیتەیەک پێک هاتووە کۆمیتەی شارەزاکانی پێدەڵێن لە ناو پەرلەمان ئەو کۆمیتەیە هەموو بربژێرەکانی کە دێن باسییانەکەن واتە پەرلەمان دژی ئەوە نییە کە بە پێی یاساوە لە کاتی خۆیدا گۆڕانکاریە بکرێت بەڵام ئەوان یانەوێ ئێستا بێ واتە بیسەپێنن و ئەو زوتنەوێ لە مێژووی خۆیدا هەروە بوو هەمیشە ویستویەتی چەند دەسەڵاتی هەبوو بێ ویستی چەند توانە هەبوو بێ ویستیتی ئەوەندە لە سەردەمی کە ئەمریکا لێرە بوو لە دوای 2056 ئێمە لە بیرمانە ئەوانی بەو شێوەیە نەک بە هێزی چەکداریش هاتنە مەدان لە ئەنجامدا لەگەر حکوومەتی نووری مالچی ڕوبەڕوو بوونەوە حکوومەتی نووری مالچی و ئەمریکاش لیاندەن تاوالیات مقتەدا سەدر عراقی بەجێهێشت و خەڵکێکی زۆریان لێ کوژرە و ئێستاش دەیان کەسیان لەو کاتەوە تا ئێستا لە زینداندان واتە ئەو بزوتنەوێ سروشتی ئەو بزوتنەوێ هەمیشە وا بووە لە ماوەی ڕابردوو بە ناوی چاکسازی ساڵی ڕابردوو بە ناوی چاکسازی هەموو هەفتان خۆپیشاندانیانەکرد بەڵام ئێستا ئەم جارە کاڵێ خۆپیشاندانێکی میلیۆنی مەبەستیانە من دڵنیام ئەگەر ئەوەش جێبەجێ بکرێت ئێستا حکوومەت بڕیاردا کۆمیسیۆن بگۆڕدرێ سبەینێ داواکاریەکی تریشان دەبێت دوو سبەی داواکاریەکی تریشان دەبێت واتە لەسەر خواستێک و لەسەر ئامانجێک و دوو ئامانج ئەوان بەڕاستی کاگارێز ینی هەندێک لە چاودێران و ئەوەندەی منیش ینی چاودێری خۆپیشاندانەکان و ڤیددیۆکانم بینی بوو کە لە ڕێگەی کوردستان 24ەوە ئەگوێزرایەوە ینی هەندێک جار گوێت لەو دروشمانە بوو کە زیاتر لە شەقامی ئێرانیە مەرگ بەر ئێران و مەرگ بەر ئەمریکا و مەرگ بەر ئیسرائیل لەوێرە دروشم دش بە ئەمریکا و ئیسرائیل ئەو وترایەوە ینی ئەمە جوینەوەی هەمان دروشمی ئێرانیەکان نییە لە عێراق یاخود با پرسیارەکەم بەم شێوەیە بکەم ئایا ئەمە ناکرێ وەکو هەژمونی دیار و ئاشکرا و ڕوونی ئێران لە عێراق سیر بکرێت و بە شێوەیەک لە شێوەکان پەیامێکیش بێت بۆ عێراقیەکان و بەرپرسە عێراقیەکان کە ئێران نەتوانێت لە عێراق هەژمونی هەبێت و خەڵک کۆکاتەوە ئێمە ئەمە لەوە باسکەین بێگومان گوتم ئەوان لە 2023 تا ئێستا ئەو تەیاری سەدری هەمیشە هەروە بۆ بەردەوام وا بووە ناکرێ خوێندنەوەمان تەنیا بۆ ئەو ڕۆی ئەو تەیارە هەبێ یان لە سەردەمی خۆش دژی داگیرکاری ئەمریکا بوون دژی ئەمریکا بوون دژی مالیچی بوون دژی ئەویان هەر هەبووە بەڵام ئێستا ڕێزبندیەکی تر دروست دەبێت دوای هاتنی ترامپ و ڕاگەیاندنی دژایەتی خۆی بۆ ئێران ئێستا ئێمە ئەبینین بێگومان ڕێزبندیەکی تر دروست دەبێتن واتە ئەوانەی کە لە ئێرانیش هەوڵەدا
ئەوانەی لە ئێرانیش نزیکن هەوڵە دەن یەکتری نزیک ببنەوە دروشمتریان هەبێ ئەنی مەبەستەوەی بەرەکان ڕوونترە بنەوە کێ لە بەرەی ئێرانە و کێ لە بەرەی ئەمریکایە من پێم وابێ ئەوە ئەبێ ئەزەقە بیت تۆ چکە کاتێک ئەمریکا تونترە بێ سیاسەتی تونترە بێ بەرامبەر بە ئێران لێرەشەوە دەبێ و من ئەمێ بۆ نێوە شتێکی تر باسکەم لەوەتی ترامپ هاتیە و باسی ئێرانی بەو شێوەیە باسی ئێران دەکاڵێستی بەرامبەر ئێران توندا تەنانەت سونەکانیش خۆیان کۆ کردوەوە و ئێستا بێمنەتر هاتوونەتەوە مەدانێ سونەکان ئەڵێن ئێمە لە سەردەمی ئەمریکا لە عراق بە غەڵەتمان کردووە ئێستا جارێک تر غەڵەتی وا ناکەینەوە یانەیە سوود لەوە وەربگرن بە تایبەتی سونەکان بە شێوەیەکی گشتی دژی بەرەی ئێران و دژی سیاسەتی ئێرانن بەڵام ئێمە پێمان وابێ ئێران کاریگەری و هەژمونی لەسەر عراق نیە ناکاریگەریەکی گەورەی هەیە هەژمونێکی زۆر گەورەی هەیە بەڵام ئەو خۆ پیشاندانە ناکرێت بەوە بەستینەوە کە ئەوە ڕێک لەبەر ئەوەیە لەبەر ئەوە نییە مێژووی تەیاری سەدری لە 2023 تا ئێستا بە هەمان شێوە بووە باشە کاگاریز وردە بینە نزیک بینەوە لە باسکردنی ئەمڕۆی عێراق و مانەوەی کورد لە عێراقا لە ڕابردوودا زۆر باس لەوە ئەکراوترا لە عێراق ئازادی لە کوردستان لە پێشترە دیموکراسی لە پێشترە و ئەوەی لە عێراقە کرێکرێ لە هەرێمی کوردستان چاوی لێ بکرێت و هەندێک جار باس لەوە کراکە بە چەند قۆناغێک لە پێشەریمی کوردستان و بەڵام ئەوە تا ینی ئەمڕۆ لە خۆپیشاندانەکە بە پێی قسەکانی ینی پارێزگاری بەغدا 7 کەس کوژراون 350 کەس بریندار بوون لە هێزەکانی پۆلیس بریندار و کوژراو هەیە ئایا ئەمە پێمان ناڵێ کە عێراق وردە بەرەو پێشێلکاری زیاتر بەرامبەر بە مافی مرۆڤ هەنگاوەنێت و ناکرێت هەرێمی کوردستان چاوی لێ بکات یاخود چاوەڕێی هیچ بێ لە عێراق خۆی بەداخەوە نا هەرێمی کوردستان هیوێ عراق سەیری بکات و نا عراق شێوێ هەرێمی کوردستان سەیری بکات لە 2 تا 2013 و 14 عراقیەکان یانگوت ئەبێ ئێمە عراق و هەرێمی کوردستان لێ بکەین بەڵام دواتر وردە وای لێهات کە خەڵک چاوی زیاتر لەسەر عراق بەتوایی دوای ئەو کێشانی کە لە کوردستان ڕۆیاندا و دوای پەخستنی پەرلەمان باز دەکرا ئێستاش عراقیەکان سیاسێکی عراقیەکان دەڵێن کاکە ئێمە ئومێدێکمان بە کوردستان بوو ئێمە وەکو نمونەوەریگرین کەچی ئەو نمونەکەتان فەشەلی هێنا ئەو قسانەمان پێیاڵێن ئێستاش بزانە خۆپیشاندان بووە وەلەو خۆپیشاندانە ناگە خەلکێکی وە ئەوەندە خەڵکە بوو کوژرا بریندار بە لایمنەوە ئاساییە چکە ئەو هەموو خۆپیشاندەرانە حزبی جۆرا و جۆری تێدایە و بەڕاستی مەترسی ئەو دەکرێت تاقمەی تیرۆریستی بستە ناوێ و هەندە جا بەعسیەکانیش خۆیان نەخزێننا ئەو هەڵبژاردنانە خەلکی بگومان لێکراویشەتی ڕەنگە مخابراتی وڵاتانی شەچن بۆی وەزعەکە تێک بدەن یعنی ئەوەش هەیە دەستیان هەبێ لەو بابەتانە بەڕای من شتێکی ئاساییە بەڵام حکوومەت ئەمڕۆ بەهێزنابێت لە قسەکانی پێشووتردا ئاماژەت بەوەدا کە خۆپیشاندانەکە مەدەنی بووە ناوچەی سەوز و وتم ئەگەر داواکاریەکان بە خۆپیشاندان بی و مەدەنی بێ ئاساییە هەر داواکاریەک بێ ڕەوایە ئەنجا مەدەنی بۆ بەڵام باسم کرد گوتم لە ناو خۆپیشاندەرانیش تونند و تیژی هەبوو لە ناو دام و دەستگا ئاسایش بەڵام ئەم جارە حکوومەتەوە ئەزمموی هەبوو جاری ڕابردوو خۆپیشاندەران هاتنە ناو پەرلەمان و هۆڵی پەرلەمانیان تێک و پێکشکان وشکۆی حکوومەتی عراقیانشکان ئەم جارە نا حکوومەتی عراق ڕێگەیدا کە خۆپیشاندان بکرێ بەڵام باش خۆی ئامادە کردووە ئێستاش هێزەکانیان لە دەوروبەری ناوچەی سەوز لە هەمووی عراق بڵاوە پێ کردووە و من بڕواناکەم حکوومەتی عراق ڕێگەبدا ئەوەی ساڵی ڕابردوو ڕوویدا جارێکتر ڕووبداتەوە بەڵێ کاگارێز ئەمڕۆی ینی لە عێراقی ئەمڕۆ قسە لەسەرەوە کرێکە خۆش ئاماژەت بەوەدا دوای هاتنی ترامپ و وەکو باسی شەکرێت ئێران هەژمونیەک و ڕۆڵێکی باشی لە عێراق و لە ئیدارەدانی عێراق و بەڕێوەبردن و حکومڕانی عێراقەیە و دوایەوەی ترامپ هاتووە بە ئاشکرا ینی دژایەتی ئیدارەکەی خۆی بۆ ئێران دەربڕیوە لە ئێستادا و بە تایبەت لە قۆناغی دوای با بڵین ئۆپەراسیۆنی مووسڵ و لە ناوبردن و تێکشکاندنی داعش بە تەواوەتی کورد داهاتووی هەیە لە عێراق یا داهاتووی دەبێت لە عێراق ئەگەر کورد ناوماڵی خۆی ڕێک نەکاتەوە ئەگەر کورد ناوماڵی خۆی ڕێک نەکاتەوە ئەگەر کێشە سیاسیەکان و کێشە یاسایەکانی خۆی چارەسەر نەکا ئەگەر وەز عێراق لەوەش خراپتر بێ من بڕوا دەکەم کورد ناتوانێت هیچ سوودێک وەربگرێ کورد ئەبێ هەرێمی کوردستان خەڵکی کوردستان لایەنە سیاسەکانی کوردستان ئەوێ پێش هەر شتێک چاویان لە هەر شتێک بێ ناوماڵی خۆمان ڕێکخینەوە ئەبێ بارودۆخەکە ئاسایی بکەینەوە ئەبێ پەرلەمان بەگەڕ بخینەوە ئەبێ کێشەی سەرۆکایەتی هەرێم چارەسەرکردن ئەبێ کێشەی لێ نێوان لایەنە سیاسیەکان چارەسەرکردن ئەگەر ئێمە ئەوەمان کرد ئەتوانین هەنگاوی گەورە بنین ئەتوانین پلان دابنین ئەتوانین استراتیژی داڕێژین بەڵام بە پێچەوانەوە ئەگە گۆڕانکاریەکان لەوەندەش
زیاتر بن ئێمە ناتوانین سوود وەرگین ئێمە سیرکرد لە دوو قۆناغدا کورد سوودی وەرگرتووە لە گۆڕانکاریەکان ساڵی 91 کورد کە یەکدەنگ بوو بەرەی کوردستانی هەبوو توانیمان سەرکەوتنی گەورەوە دەستبێنین ساڵی 2023 کاتێک کورد یەکدەنگ و یەک هەڵوێز بوو توانیمان سەرکەوتنی گەورەوە دەستبێنین بەڵام ئێستا هەر گۆڕانکاریەک بێتە پێش ئێمە ناتوانین سەرکەوتنی گەورەوە دەستبێنین بەتایبەت کە بەدڵنیاییەوە گۆڕانکاری بەڕێوەیە دوای ڕزگارکردنی تەواوی مووسڵ هەڵو مەرجەکانە گۆڕێن بەڵام کورد ئامادەی ئەو گۆڕانکاریان نییە من قسەیەکم کە تکایە باسیکەم سنەکان ئێستا خەریکن بە سوود وەرگرتن لە ئەزمموی ڕابردووی کورد خۆیان کۆ دەکەنەوە بۆ ئەو گۆڕانکاریان دوای ڕزگارکردنی مووسڵ دێتە پێش بەڵام تا ئێستا ناوماڵی کورد پەرشوو بڵاوە باشە کاگارێز خۆت دووپاتت کردەوە کە ناوماڵی کورد لە هەرێمی کوردستان ناوماڵێکی وەکووەوترێت پەرتەوازە و پەرشوو بڵاوە و یەکدەنگی و ڕێکڕەنگی لەسەر پرسە استراتیژی و نەتەوەیی و نیشتیمانی و گرنگی و دوورمەوداکانی وڵاتیان هەرێمی کوردستان بوونی نییە ئەی باش ئێوە نوێنەرانی کوردن لە بەغدا ینی باس لەواکری هەر یەک لە جەنابێت هاوڕێکانت لە فراکسیۆنە جیاوازەکان نوێنەرایەتی کوردەکەن لە عێراق باس لەواکرێ کە نێوانی ئێوەش ینی پەیوەندیەکانی ئێوەش پەیوەندیەکی پەرتەوازە و بەربڵاوە و گوێ لە یەکتر ناگرن و بە سوتفەش مەگەل لە کۆبوونەوەکانی یەکتر بین و لەگەڵ یەکتر دانیشن ینی ئێوە نوێنەری کوردن ڕخنە لە حزبەکانی خۆشتان ئەگرنەن دێجار ئەی خۆتان چۆن سەیری ئەم ڕخنەیەکەن و چۆن لەم ڕخنەیە ئەڕوانن ڕاستە ئەوەش ڕنگدانەوەی ئەو پەرشوبڵاوی ناو هەرێمی کوردستانە ڕنگدانەوەی ئەو کێشانەیەکە لە هەرێمی کوردستان هەیە ئێمە لە ڕابردوودا لە عراق هاوپەیمانیەکمان هەبووە هاوپەیمانێکی بەهێزمان هەبووە هاوپەیمانی کوردستانی ئێمە لە عراق مەرجعیەتمان هەبووە لە کوردستان مەرجعیەتمان هەبووە ئێستا کورد بێ مەرجعیەتین چ لە کوردستان یعنی چ لە عێراق و ئێمە هاوپەیمانەتیەکمان نییە ئێمە چوارچێوەکمان نییە پەیوەندی خۆمان لە ناو خۆماندا پەیوەندی هەموو لایەنەکان بە کەسی باشە بەڵام بێگومان هیچ جۆرە هاوپەیمانیەتیەک نییە و حزبەکان مەکتەبی سیاسی هەموو حزبەکان ئەوانەی فراکسیۆنیان لە بەغدا هەیە بەرپرسیارن لەوەی کە ڕێگەیان نەدا ئێمە هاوپەیمانێتیەک دروستکەین ئێمە لە ڕابردوودا زۆر جار هەموو شتەکانی کە پەیوەندیان بە کوردستان و کوردەوە بوو ئێمە یەکدەنگ و یەک هەڵوێستا بووین ئەوە لە خۆمانەوە بوو بەڕاستی بەڵام لەو دوایەدا ئێستا بۆ لە خۆتانەوە ڕەنگە ئێستا بێتە پێش ئێستا بۆ لە خۆتانەوە نەما و ئەوەش لەبەرەوە ئابێ پرسیار ئەم باسم کرد ئێمە فراکسیۆنەکان کاتی خۆی لە ساڵی 2015 کۆتایی 2015 کۆبووینەوە بەیارماندا فراکسیۆنی پێکەنانی هاوپەیمانی فراکسیۆنە کوردستانیەکان لەسەر ئەوەمە کە سەرۆک و جێگرەکەی دیاری بکرێ و داوامان لە مەکتەبی سیاسی حیزبەکانی خۆمان کرد ئایا ئێمە خۆمان بە هەڵبژاردن ناو خۆمان ڕێکەوین یا ئێوە بمان دیاری دەکەن بام لێرە بە ڕاشکایی بڵێم خۆمان لە کۆبوونەوەیکی هاوبەشیوان یەکێتی و پارتی هەردوو مەکتەبی سیاسی یەکێتی و پارتی ئێمە بە مەکتەبی سیاسی پارتیمان ڕاگوت کە یەکێتی ڕازیە هەر ڕێگەیەک ئێوە هەڵبژێر ڕازیە هەتا ئێستاشی لەگەڵ دابێ پارتی جوابی ئەمەی نەدایەوە بۆ پێکێنانی هاوپەیمانێتیە ینی سەر لە نوێم داواکاری خۆتانتان دووبارە نەکردوێتەوە وەکو فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان کە پێویستە کورد لەوێ هیچ نەبێت لەگەڵ بەغدا یەکدەنگ و یەکڕنگ بێت لە مامەڵەکردن بۆی بەرژەوەندیە گرنگەکانی هەرێمی کوردستان جێبەجێ بکەن ینی باس لەواکرێت ئەو هەموو فشارە لەسەر هەرێمی کوردستان کراوە ئەو هەموو ئابلوقەیە خراوەتە سەر هەرێمی کوردستان هێزی پێشمەرگەی کوردستان بەرگری لە هەموو تاکێکی عراقی ئەکات ینی نەک تەنها بەرگری لە کورد و کوردستان بکات بەڵام نەتانتوانیوە جێگەی ئەم هەموو شتە بکەنەوە لەگەڵ عێراق نەتانتوانیوە بەرگریەکی وا بکەن کە لەسەر ئەو پرسە گرنگانەش یەکدەن ینی لەگەر لەسەر پێشمەرگەی یەکدەنگ نەبن لەسەر چی یەکدەنگە بنیەوە بۆ نمونە یعنی ئەمە نمونەیەکە ئێمە لەسەر پێشمەرگە هەمومان یەکدەنگین و بە هەموو فراکسیۆنەکانتانێت ئەو حیزبانی لە ڕابردوودا هێزی چەکداریشیان نەبووە بەڵام من باسم کرد ئەتو ئەگە لە هەرێمی کوردستان کێشەی گەورەتەبی بەڕاستی دەوڵەتی عراقی لایەنە سیاسەکانی عراق بۆ چاوە سەیری ئێماکەن ئێمە لەوێ چەند یەکگرتوو بین و چەند بێکێشە بین ئەوەندە قسەی ئێمە لێرە کاریگەری ئەبێتن من کەس ناتوانانی لێرە بەتەنیا هیچ حیزبێک ناتوانانی بە ناوی کورد قسە بکە هیچ ئەندامێک ناتوانێت بە ناوی کورد قسە بە ناوی حیزبەکەش خۆشی تەنانەت قسە بکە خۆتان باش دەزانن ئێمە ئەگە چوارچێوەیەکمان نەبی و ئەگە استراتیژیەکمان نەبێ ناتوانین هێز و توانەکانی خۆمان یەک خەین ئەوەی بووە جێبەجێکردنی ئەرچی سەرشانی خۆمان بووە و ئەگەر کەم و کورتیەک و کەمتەرخەمیەک هەبێ ئەوە بێگومان لە ئەستۆی حیزبەکانە لە ئەستۆی هەرێمی کوردستانە ئەجینە ئێمە توانای لەوە زیاترمان هەیە و ئەگەر لەوێ کێشەکان چارەسەر بکرێن و ئاراستەیەکی باشی فراکسیۆنەکان هەبێ ئێمە ئەتوانین کاریگەری زیاترمان هەبێ لە بەرژەوەندی خەڵکی کوردستان و عراقیش بەگشتی بەڵێ کاگارێز ئاماژەت بەوەدا
کە ینی تۆ چەند یەکگرتوو بیت عەرەبەکانی عێراق بەو چاوە سیر دەکەن. ئەکرێ پێم بڵێ زۆر زۆر بە سەریحی و بەڕاشکاوی عەرەبی عێراق بە سونە و شیعەوە لە ئێستاە چۆن ئەڕوانە هەرێمی کوردستان و چۆن ئەڕوانە ئێوە و کارەکانی ئێوە بوونیەوە لە بەغدا؟ بە ئێمە ڕێز لێ ئێماگرن هەمومان کاریگەری خۆمان هەیە لە ناو پەرلەمانی عراقی بە نمونە وەزیرەکانمان هەمویان کاریگەریان هەیە ڕێز لێ ئێماگرن بەڵام ئەوانیش هەستیان بەو پەرتەوازەی ماڵی کورد کردی هەستیان بۆی کردووە ئەزانن کە پەرلەمان کار ناکە ئەزانن کە کێشەی سەرۆکایەتی هەرێم هەیە ئەزان کێشەی حکوومەت هەیە هەموو شتانە ئەزانن بۆیە کاتێک ئەزانن بێگومان ئەو هێز و توانایی لە ڕابردوو هەرێمی کوردستان هەبوو یاخود نوێنەرانی کورد هەیەیان بوو ئێمە ئەو هێز و توانایەمان نییە ئەو بە بەڕاشکاوی باسی بکەین نیمانە کاتێک ئێمە هۆز و توانەمان بۆ کۆ دەبێتەوە کاتێک ئەو کێشانە چارەسەر کران و ئێمە لە عراقش لێرە هاوپەیمانیتێکمان هەبوو ئەو هاوپەیمانیتە سەرکردایەتیوی لایەنە سیاسەکانی کوردستان بکە و ئەو هاوپەیمانیتە بڕیار لە هەر هەڵوێستێک کە پێویستبی بدرێ یا وەربگیرێ بیداتن. بەڵێ هێشتا پێتان وایە کە نێوماڵی کورد و دۆخی هەرێمی کوردستان لە ڕێگەی بەغداوە ئەکرێت چاکتر بکرێت و زیاتر یەک بخرێتەوە؟ نەخێر ئەکرێ خۆمان ناوماڵی لە حیزبە سیاسەکانی کوردستان نەکرێت ناوماڵی خۆیان و چێ زۆرترین چێ بەپێی وەکو دەڵێ بەپێی ڕێژەی قەبارەی خۆی ئەکرێ هەر کەسێک هەر لایەنێک ینی پارتی بە قەبارەی خۆی ئەبێ ڕۆلی هەبێ چێتی بە قەبارەی خۆی گۆڕان هەموو لایەنەکان و ئەبێ ئەوەمان هەبێ ئێمە ئەگەر ئەمە ناوماڵی خۆمان گرفتەکانی خۆمان چارەسەرکردن ئەگە کێشەکانمان چارەسەر بوون ئێمە زۆر بە ئاسانی ئەتوانین لەگەڵ عراقش کێشەکان یەکلای بکەینەوە. باشە کەواتە تۆ پێت وایە کە کورد ئەبێ بەردەوام بێ لە عێراق و ئەو هەڵانەی لە ماوەی ڕابردوودا پارتە سیاسەکانی هەرێمی کوردستان کردویان و ئێوەش ناچار بوون دوای ئەو هەڵانە بکەون و کاریگەری لەسەر کارەکانتاندانا و ئەبێت هێشتا کورد هەر پابند بێ بەمانەوە لە سنووری عێراق و لەوەی کە هەرێمی کوردستان هەرسەر بە عێراق بێت یان ئەبێت لە هەرێمی کوردستان هەنگاوەکانی خۆی چڕتر بکاتەوە بۆ ئەوەی زیاتر لە عێراقدا ببڕێ. کاکە یادگەر ئەگەر حکوومەتی عراقی پەرلەمانی کوردستانی پەک خستووە ئەگەر حکوومەتی عراقی ڕێگەی نەداوە هەڵبژاردن بکرێ ئەگەر حکوومەتی عراقی وەزیرەکانی گۆڕانی نردونەتەوە ماڵەوە ئەگەر حکوومەتی عراقی کێشەی لە نێوان لایەنە سیاسەکانی کوردستان دروست کردووە ئەو حەقەتەوە پرسیارە لە من بکەیت بەڵام ئەوانە هەموو خۆمان دروستمان کردوون بەدەستی خۆمان لە هەرێمی کوردستان با من باسی هیچ لایەنێک نەکەم بە ئومێدی چارەسەرکردن ئەوە خاڵ یەکەم دوو ئەگەر لە عراق نامین لە چوارچێوەی عراق نامینێ چی بکەین و هەر لایەنێک و هەر کەسێک پێی وایە لە عراق نەمینێ ئەگەر ئەم شەو ئەو بڕیارە بدرێ من بەیانی دێمەوە کوردستان و هەر لە کەسێک دەوڵەتی کوردستانی ڕابگەێنی من لێرەوە پیاڵێ من پێشمەرگەی و سەربازێکی ئەو دەوڵەتە دەبم بەڵام تۆ ئەگەر بتەوێت کارێک بکەی ئەبێ زەمینە سازی بکەی تۆ ئەگەر بتەوێت لە عراق جیابی و ئەبێ زەمینە سازی بکەی لە ڕووی ئابووری لە ڕووی ئیداری لە ڕووی دیپلۆماسی و من پێم وایە لە ئێستاشەوە پێتاڵێم هەر پرۆژەیەکی نەتەوەیمان هەبێ هەر پرۆژەیەکی نیشتیمانیمان هەبێ ئەکرێ ئێمە ئەو پرۆژەیە لە عراقەوە باسیکەین و زۆر لایەن و زۆر کەسایەتی و تەنانەت لە شەقامی عراقیش زۆر کەس و لایەن هەیە کە پشتیوانی لە تەنانەت لە پرۆژەی دروستکردنی دەوڵەتی سربەخۆش دەکەن بەڵام ئەوە بە دیالۆگ بە گفتوگۆ نەک بە دروستکردنی شەڵ کاگارێز دوا پرسیارم خاڵ یەکەم دوو هەموو حیزبەکانی لە عراقی نازانم بۆ ئەبێ هەر حیزبێک فەرموو ئەیە هەموو حیزبەکان لە عراقین هیچ حیزبێک نەکشاوەتەوە تا مزایدە بەسەر یەکتریدا بکەین هەمومان لە حکوومەتی عراق بەشدارین ئەوەی کە بەشدارنیە یا پێک نەکراوە یا لە حکوومەت بووە پراوێست خورد لەگە گۆڕانکاریەکان لە حکوومەت دوورخراوەتەوە لێرەین پێویستی ئێمە لەسەر ئەو مەسەلێش هەڵوێستمان هەبێ دیار بێ ئایا بەڕاستی ئەمانەوێت لە چوارچێوەی عراق بینێنەوە ئەگەر لە چوارچێوەی عراق بینێنەوە ئەبێ کار بکەین و ئەگەر لە چوارچێوەی عراقش نابین ئەبێ کار بکەین ئێمە کار ناکەین قسە ئەکەین و ئەو قسانە زەرەری زۆر زۆریان لێداوین ئێمە دوا پرسیارم کە باز دەکرێت کاری پێ ناکرێ زۆر دوژبن و ناحەزی زۆر بۆ هەرێمی کوردستان دروست کردووە. بەڵێ کاگارێز دوا پرسیارم ینی ئەمەوێت وەکو نوێنەرێکی گەلی کوردستان لە پەرلەمانی عێراق و لە حکوومەتی عێراق ڕای جەنابتان بزانم ینی لە قسەکانتە ئاماژەت بە ئەوەدا کە حکوومەتی هەرێم وەکو پێویست نەبووە بەرپرسانی هەرێم وەکو پێویست نەبوون ئاماژەت بە کێشەی سەرۆکایەتی هەرێمدا ئاماژەت بە کێشەی سەرۆکایەتی پەرلەماندا ئاماژەت بە کێشەی پەکخستنی پەرلەمان و ناردن ماڵەوەی ینی وەزیرەکانی گۆڕاندا ئاماژەت بە زۆر خاڵدا وەوتت هەمووان وەکو یەکتایە بەرپرسیارن بەڵام ئەمەوێت بزانم پەیامی تۆ چییە بۆ پارتە سیاسەکانی هەرێمی کوردستان
ینی بۆ ئەوەی ئێوە بتوانن باشتر نوێنەرایەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکەن. پەیامی من ئەوەیە هەموو پارتە سیاسیەکان بە دیالۆگ کێشەکانی هەرێمی کوردستان چارەسەر بکەن بە هەموو بێکەوە ڕێککەوتنێکی نیشتیمانی هەبێ ڕێککەوتنێکی گشتگیر هەبێ نەک ڕێککەوتنی نێوان لایەنێک و دوو لایەن و لایەنەکانتی پەرەوەز بخرن ئەو یەک دوو و داواکاریشم ئاراستی کاک مەسعود بارزانانی دەکەم تاقە کەسەکە بتوانێت بە زووترین کات ئەو کێشانی هەرێمی کوردستان چارەسەر بکاتن مەسەلەی سەرۆکایەتی هەرێم مەسەلەی پەرلەمان ئەو چارەسەرکردنی ئەو گرفتانە ئەوەندە دیالۆگ و ئەوەندە کۆبوونەوەی ناوێ ئەکرێب لە ماوەی شەو ڕۆژێکدا پەرلەمان بخرێتەوە گەڕ ئەکرێت لە ماوەی هەفتەیەکدا مەسەلەی سەرۆکایەتی هەرێم چارەسەری بۆ بدەزرێتەوە پێت وایە تا ئێستا ئیرادەی ئەوە نییە کە لایەنەکان پەلەیانە چکە گۆڕانکاریەکان بەڕێوەنا من چۆن تا ئێستا پێت وایە ئیرادەی ئەوە نییە کە ئەو کێشانە چارەسەر بکرێن ئەگینا ئەکرێت چارەسەر بکرێن و ئەو قورسە نییە نەخێر خەڵک بێ ئومێد بۆ من بەش بە حاڵی خۆشم بێ ئومێدم لەوەی چکە وەکو باسم کرد گۆڕانکاریەکان زۆر خێران سەرکردایەتی کورد یا لایەنە سیاسەکانی کوردستان لە ئاستی ئەو گۆڕانکاریەکەندانین ئێمە لە ڕابردوو لەو ئاسەدا بووین و دەرفەتمان لەدەست نەدا بەڵام من پێدەچی لەو گۆڕانکارێنی کە دێنە پێش ئێمە زەرمەند بین ئەبێ بزانین پیلان لە هەرێمی کوردستانە جێردرێ ئەبێ بزانین پیلان لە پارتی دموکراتی کوردستانە جێردرێ لە یەکێتی نیشتیمانی کوردستان لە گۆڕان لە تاکتاچی ئەو میلەتە ئێستا پیلانە جێردرێ ئەبێ و حەقەتانە بزانین بۆیە ئەبێت تا زووە کێشەکانی خۆمان چارەسەر بکەین و تا زووە هەر حزبێک لە ئەستی داواکاریەکانی خۆی بێتە خوارێ من بەڕای من وەکو پیرەمێر دەڵێ سوراحی سەر فرودێنێ لە بۆ پیاڵە کەتێکا بۆی هەر حزبێک هەر سەرکردەیەک خۆی بە گەورە ئازانە ئەبێ سەری خۆی بۆ بەرژەوەندی میلەتەکەنەوەی بکاتن ئەبێ بەخشندە ملکەچکا لە ئاستی موچەخۆری خۆی کاک ئارێز عەبدوڵڵا ئەندامی پەرلەمانی عێراق بەڵێ لەسەر فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان سوپاس بۆ ئەو کاتەی کە بە ئێمە و بە بینەرانت بەخشی ماندوو نەبن هیوای کاتێکی خۆش و شەوێکی خۆش بۆیەوە بینەرانی ئەزیزم ناوبڕێک وەرئەگرین لە دوای ناوبڕەکە لە تەوەری دووهەم لەگەڵ کاک مۆیەت تەیب ئەندامی پێشووی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە فراکسیۆنی پارتی لە شاری دووەکەوە بەردەوامەکەن.